هەندێک لە خانەوادەکان بەداخەوە ئەوە دەڵێ حالات ئەبووە دوور لە تیمەکانی تەندروستی دەیبەن لە شوێنێک دایدەنێن بەبێ ئەوەی خاوەندارێتی بکەن تیمەکانی ناوەخۆ یان تیمە پزیشکەکان هەڵی دەگرن و چارەسەری پێویستی بۆ دەکەن ئەمە هەم لایەنی پزیشکی و چارەسەری پێویستە هەم لایەنی کۆمەڵایەتیش دەبێت ڕعایە بکرێت بۆیە ئەم حالەتان هەبووە بە بڕیاری سەرۆکایەتی ئەنجومەنی جیران ئێمە سێ پرۆژە بۆ شاری هەولێر دۆک سلێمانی دەکرێت کە شوێنێکی تایبەت بۆ نەخۆشیە دەروونە دەشخانەکەن ئەوانەی کە ماوەی چەندین مانگ و چەند ساڵیان پێویستە بەڵێ لە ئێستادا ئەوەی شاری هەولێر تەواو بووە تەنها چەند پێداویستێکی زۆر کەمی ماوە لە ئایندەیەکی زۆر نزیک دەکرێتەوە و لە شاری دۆک باما شێوە ڕاستپاردەکراون کە سنتەرێکی لەم شێوەیە بکەنەوە و لە شاری سلێمانی لە سنتەری سۆز بینیتان ئێمە کردمانەوە بۆیە ئەمانە چەند بەشێکی هەیە بەشی کتوپڕیە بەشی درێژخایانیە هەندێکیان من دەمەوێت ئەوەش پێ بڵێم هەندێکیان چارەسەری تەواو وەردەگرن لە ڕووی پزیشکیەوە تەخلیص دەکرێت ئەنی ئەم نەخۆشە پێویستی بە داخلبوونی نەخۆشخانە نامێنێت لەلایەنی کۆمەڵایەتەکەی خانەوادە و خێزانەکەی دەبێت چاودێری بکەن و چاودێری کۆمەڵایەتیە مەبەستن بەڵام بەداخەوە ئەم حالەتانە دەبینی هەندێک جار پێویستی بە چارەسەری دەرمانیش بێت تەنها لە ڕووی کۆمەڵایەتی و ڕەنگە بێنە سەر شوێنێک و دەهێنە نەخۆشخانە ئەمانە ئێمە پەیوەندیمان لەگەڵ لایەنی کۆمەڵایەتیش هەیە وەکو شێڵتەرێک کە شوێنێکە بێت بتوان ئەو کەسانە کە کاتێک خانەوادەکەیان ئامادەنین دەبێت لە ڕووی کۆمەڵایەتی و لەگەڵ وەزارەتی کۆمەڵایەتی ئەم بابەتەمان ڕێخستووە.